وەک ئاشکرایە بەرخۆدان و بەرگری شەڕوانانی خۆرئاوا سەرنجی هەموو جیهانی ڕاکێشاوە. ڕۆژانەش جگەل لەو سەروەریانی لە خۆرئاوا تۆمار دەکرێن گوێبیستی چەندین چیرۆکی سەرنج ڕاکێش دەبین کە دەربارەی کچە شەڕوانەکان لە میدیاکانەوە بڵاو دەکرێنەوە. لە ئێستاشدا چیرۆکی بێرڤین کە کچە شەڕوانێکی خۆرئاوایە سەرنجی میدیاکانی جیهانی ڕاکێشاوە کە ماوەی ساڵ و نیوێکە لە ڕێزی هێزەکانی یەپەگە لە خۆرئاوای کوردستان دژی تیرۆریستانە جەنگێت. بێرڤین ئەو کچە کوردە تەمەن 19 ساڵەیە کە ماوەی 2 مانگە لە کۆبانێ بە دووری 50 مەتر لەگەڵ تیرۆریستانی داعشدا دەجەنگێت. بەڵام ڕێکەوتێکی جوان لە مەیدانی جەنگدا ئەم کچە کوردە بە باوکی شاد دەکاتەوە کە هاوکات باوکیشی وەک شەڕوانێک دژی چەکدارانی داعشە جەنگێت. رو خمگینه دشب تلاش بخوینه کوبانی رو خمگینه دشب تلاش بخوینه اسری چوام دبارینه آخ روژاوا اسری چوام دبارینه آخ روژاوا. بێرڤین لەبارەی بەشداریکردنی باوکی لە جەنگی دژ بە داعشدا دەڵێت: شعري من وجهه شعري كبير خوش بو رسني دمو مبهيس بابا من جي كتي جبهة غربية أو جي تبلي نورة فيها بجبية شردي كه من مورال قرت من هين خواست أزي دكتوري شعر بكم. بێرڤین ئاماژە بۆ ئەوەش دەکا کە ئەوان گرنگی بە خۆشەویستی نێوان ڕەگەزەکان نادەن بەڵکو خۆشەویستیەکەیان بۆ خاکەکەیان و شەڕوانان و عەبدوڵڵا ئۆجەلانی سەرۆکی زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان هەڵەگرن. حەزکردن مەناجیر بوون و ئەم دبێژن ئەگەر عشقەکە هەبێ عشقە مەش سەرۆکەتیرە وش کوردستانەمە و شەهیدێ مەبێ. فاروقی باوکی بێرڤینیش کە هاوکات دژی چەکدارانی داعش لە بەشی خۆرئاوای کۆبانێ دەجەنگێت شانازی بە کچە شەڕوانەکەیەوە دەکات و دەڵێت: از دوم ویران بیزم از بی کت کتی شهر به میشی خواه شهر بکن کت در کت شهر جی در کتی دلی خواه جوان خواه کردستان حز بکن. بێرڤین پێش ساڵ و نیوێک بۆ بەرگریکردن لە خاکەکەی ماڵەکەی خۆی جێهێشتووە و چۆتە ناو ڕیزەکانی یەکینەکانی پاراستنی گەلەوە. لە دوای وتەکانیشیدا ئەو کچە کوردە لەبارەی خەون و ئاواتەکانیەوە دەڵێت: کوبانی تەب ژداعش را مهمە دخوازن تێکەبن ئەخۆمێ کوبانی یعنی ئەگەر ئەم میرۆڤێ نقطێ باش ناپارێزن یێوەرن تێکەبن ئەم نەبێژن تۆم باشوورێ کوبانیە یعنی هەر چەپەرێ شەرژی ئەگەر پاراستن باش نەبێ داعشوەرێ تێکەبێ کوبانی ئەمژی حەتا دلۆپە خونە دەوێت جانێ مەدەهێ ئەمێ کوبانی بپارێزن ئەم نایلم کومێ چەتەوەرن تێکەبن ناوەخۆمە یعنی حلمێ من وەک ناو جوواکێدا تشتێک پێ نەبوو تەنێ من دخواست یعنی ئەم ژیانێکە ئازاد بژی وەک ژنێکی ئەم کۆنێ بن راستیا خواه ببینن وەک ژنێکی یعنی حەقێ مێژی هەبێ ئەم ژیان بکەن. جیوانین و چک را گرن رختوبون با ارش کرن جیوانین و چک را گرن رختوبون با ارش کرن گلب سینگه وان ور کرن بشی هر دو هزین شروان